لە چوارچەوەی ئەو ڕووداوانە ئیدی من وەزیر بوون دواتر سیاسەتوان پاشان ئێستاش ئەکادیمیم ئێمە ڕێککەوتوین یاخود هەممان پێکەوە هاوڕاین بەوەی کە عێراق وڵاتێکە بەبێ عێراقیەکان من گوتارێکم نووسی بوو چەند ساڵێک لەمەوبەر بەو ناوەی کە عێراق وڵاتێکە بەبێ عێراقی چونکە من کوردم ئەو شیعە ئەو سنیە ئەوش ترکمانە بۆیە هاو نیشتمانی بوون یاخود ناسنامەکە کێشەی هەیە عێراق کێشێکی زۆر قورسی هەیە و دامپێنانیش دانپێنەنان و نکۆلیکردن دۆخەکە زیاتر ئاڵۆستر دەکات و قوڕەکە زیاتر دیتەتر دەکات ئێمە کاتێککە لە لوتکی کێشەکاندا دادەنیشتین کۆبنەوەمان دەکرد بەڵام لە هەمان کاتدا دچینە بەغدا دوای پێیان دەوتین ئێوە بۆ سیاتنە بەغداد لەو کاتەدا کە پرسیاریان لێکردم لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بووم لە واشنگتن لە یەکێک لە زانکۆکانی ئەمریکا پرسیاریان لە من کرد ئایا بۆ چوونت چیە دید و بۆ چوونت چیە دیدگات چیە بۆ عێراقی نوێ بۆیە من جەختم لەوەدا کردەوە چارەسەرکردنی پرسی ناسنامەی عێراقی هەموو جۆرە کێشەکان دیکە چارەسەر دەکاتەوە کاری دووەم پیشەیە واتە ئەخلاقیاتی ئەو پیشەیە بەڕاستی کارەسەدبارە بەڕاستی کارەسەدبارە ناتوانێت وڵاتێک دابمەزرێنێت ئەگەر ئەتنیک نەبێت ئەگەر ئێتیکی کۆڕپشن نەبێت بەڕاستی تەنیا لە ڕێگەی پلەبندیەوە کراوە ئەو وەزیری وەزارەتی وەرگتووە لە کوتلەیەکی دیاریکراو وا دەزانێت وەزارەتەکە مولکی ئەو کوتلەیە یاخود مولکی حەزبەکەیەتی و ڕەوشتی ناو پێکاتەکان و پێکاتەکان دیکەش بەڕاستی کارەسەدبارە کارەساتێکی زۆر گەورەیە من پێم وایە کێشەی سەرەکی سەرباری ئەو کێشە جیاوازەکانی دیکە یاخود سەرباری هەموو کێشەکان دیکە کە بە شێوکی بەردەوام باز دەکەین زۆربیان ڕێکارە کارژێرەکانە ئەگەر کێشەی سەرەکی چارەسەر بکەین بەوەی من ڕێز لە کوردبوونی خۆم بگرم و بیپەرستم و ڕێز لە شعبی شیعەتی تۆ بگرم و بە هەمان شێوە خۆشم بوێت ئیدی ئەمە ئەو خاڵەیە کە بە هیچ شێوەیەک ئێمە کەسمان تێیدا چێشەمان نییە خاڵی دوام واتە ڕەوشتی پیشەگەری کە لەم وڵاتە هەیە وەکو بەڕێز فالح فەیاز باسی کرد لە نێوان هاوڵاتی و دەستە بژێری سیاسی لە 2023ەوە ئەمە ڕەوشتەکانی بۆ من یاخود بۆ پیا و بۆ ئافرەت و خواردنەوە ئەمە شتێکی زۆر جیاوازە من مەبەستم لە ڕەوشتی پیشەیە کاتێک کە من بەرپرسیارەتێکت پێدەدەم وەکو پارێزگارێک تۆ کە دەبیە پارێزگار مولکی خۆتنی مولکی وڵات دەبێت وەزیر بە هەمان شێوە کاتێک کە وەزارەت وەردەگرێت بۆ لایەک دیکە نییە بەڵێ مەبەستت موسساتیەکانە دامەزراوەیە بەڵێ دەبێ دەوڵەت لەسەر ئەم دوو خاڵە دامەزرێت 90% کێشەکان دیکە دڵنیام وە بڕواشم پێ بکە زۆربیان ڕێکار و ڕێوشێنە کارژێریەکانن 90% بەڕاستی هەموو کارژێریان هەموو شتێک سەرچیەکان بنچینەکان هەموو ئەم دوو خاڵەیە بەڵام ئەوانەی دیکەش هەموو ڕێکارە کارژێرەکانە بەڕاستی زۆر جار واژۆمان لەسەر ڕێکەوتنەکان کردووە بەردەوەی حەبر و مەرەکەبی ئەم ڕێکەوتنە وشک بێتەوە ئیدی پێشێرکاری دەست پێ دەکات و کەس پێیوە بابەت نابێت ئەمە بێڕەوشتیە لە ڕووی پیشەیەوە من بۆیە دەمەوێ کە تەکەس بخەمە سەر ئەو خاڵە ڕێکارەکانی دیکەش بۆ ئەوی کە بەڕێز فالحیش باسی کرد لە بەیانیش تاوتوێمان کرد لەسەر ئەم پرسە و دوای ئەوەی کە بەڕێز ئەیاد عەلاوی باسی هەندێک پرسی دیکەشی کرد وەکو سایپەر و فەزا و هەروەها تاگەیشتە ئاستی قوڵایی کێشە ئەمنیەکان یەکێک لە ڕستەکانی تۆ بەڕێز فالح فەیاز زۆر گرنگە ئەمە یەکەم جارە جێم لەم جۆرە وتارە بێتەوە بەڕێز فالح فەیازی کە کەسایەکی شیعەشە لە هەمان کاتژدا کە زۆر بەڕاشکاوی باس کرد کاتێک کە وتی ئێمە شیعە گەیشتوونەتە قەناعەتێک ناتوانێت بەتەنیا عێراق بەڕێوە بین ئەم غڕۆڕەی دەسەڵات کە پێشتر هەیان بوو زۆر کارەساتبار و مەترسیدار بوو ئەمە دانپێدانێکی زۆر جوان ئەمڕۆ کردوێتی بەڕێز فالح فەیاز دووەمینیش سونەکان لە خەونی ئەوەدان کە دووبارە دەسەڵات وەربگرنەوە
بۆیە بیریانەوە کردەوە کە گروپە تونداژۆیەکان لە ڕێگەی گروپە تونداژۆیەکان و تیرۆریستەکانەوە بتوانن وەربگرن وە کوردەکانیشمان دوور خستەوە بەوەی کە ریفراندۆمیان کرد بۆ ئەوەی کە لە وڵات دەربچن لە کاتێکدا ئێمە پێویستیمان بە عێراقێکی یەکگرتوو هاوبەش هەیە فیدرالی بۆ ئەوی کە بتوانن هیوادارم هاوڕێیانمان لەم چوارچێوەدا هەڵە تێمان نەگەن بەڕێز فالح ئەو ڕستەی کە باس کرد هیوادارم دووبارە بیری لێ بکرێتەوە وا لە هەمان کاتیشدا بۆچی وا لێ بکرێت خەڵک بکرێتە تیرۆریست بۆچی کورد بیر لە سەر بەخۆی بکاتەوە و جدابوونەوە بکاتەوە لە 2003 کاتێک کە ڕژێم ڕوخا کوردەکان بە هەموو گروپ و چینەکانیەوە چوونە بەغدا ئێمە پێویستمان بەوەیە بەخۆدا بچینەوە کێشەکان دیاری بکەین بۆ ئەوەی لە قۆناغێکی دیکەی عێراقیدا بەردەوام بێت ئەوانەی کە ئاماژەی پێدا دەکرێت دڵنیا بە زۆر بە دڵنیایەوە جەخت لەسەوە دەکەمەوە بەڕاستی ئێستا من زۆر دڵم خۆشە چونکە هەوڵەکان سڕ دەکرێنەوە ئەوزارە جددینە زۆر جددینە بۆ چارەسەرکردنی کێشەکان و ئەو شتەی کە ئێستا لە پاشماوەی داعشماوەتەوە بەڕاستی کێشەیەکی دیکەمان بۆ دەندێزێت بۆم چارەیە